راپۆرتی کار و تێکۆشانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لە نێوان مانگی گەلاوێژی 1392 بۆ مانگی خەزەڵوەری 1392 هەتاوی. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران وەک ڕێکخراوێکی سیاسی سنفی تایبەت بە توێژی لاو لە کوردستانی ئێران کەسی ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی لە سەردەمی یەکەم دەسەڵاتی مۆدێرنی کوردی واتە کۆماری کوردستان وەک یەکەمین ڕێکخراوی تایبەت بە لاوانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دامەزراوە و تا بە ئێستا بەپێی توانە و ئیمکاناتی خۆی تێکۆشان و چالاکیەکانی بۆ درێژەدان بە خەبات و گەیشتن بە مافە نەتەوەی و دیموکراتیکەکانی خەڵکی کوردستان و لاوانی کورد بە تایبەتی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆمەڵێک بواری جۆراوجۆردا چالاکی بەڕێوە دەبات. ئەم بوارانە بریتین لە تەشکیلاتی، ڕاگەیاندن، پەیوەندی، پەروەردە. یەکێتی لاوان بەپێی ڕەواڵی کاری خۆی و ئەسڵێکی بنەڕەتی لە بەرنامە و پێڕەوی ڕێکخراوەییدا هەردوو ساڵ جارێک کۆنگرەکانی خۆی بە بەشداری نوێنەرانی سەرجەم کۆمیتەکانی لە کوردستان و دەرەوەی وڵات و ئەندامانی بەڕێوەبەری ئەو ڕێکخراوەیە بەڕێوە دەبات کە ئەم جارەش و پاش 2 ساڵ لە گرتنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوەکە لە ڕۆژی هەینی ڕێکەوتی چواری گەلاوێژی ساڵی 1392 هەتاوی ئاهەنگی کرانەوەی کۆنگرەی بە بەشداری ڕێزدار موستەفای هێجری و ئەندامانی ڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی لە نوێنەری ڕێکخراوەکانی دۆستی یەکێتی لاوان و میوانان و نوێنەرانی کۆنگرە لە کوردستان لەوانە تیشک، پێشەنگ، ژیان، ئازادی، هیوا، شێرەوەن، باریکە، سۆران، سنوور و هەروەها چەندین کۆمیتەی دیکە هەروەها لە دەرەوەی وڵات ئەم کۆمیتە گەلە هۆڵاند، سوید، نۆروێژ، دانمارک، بلژیک و وڵاتانی دیکە کە بەشدار بوون سازدرا. سەرەتای مەراسیمەکە بە سرودی نیشتمانی ئەیڕەقی بوو چەند ساتێک ڕاوەستان بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان بە تایبەت لاوانی کورد و شەهیدانی یەکێتی لاوان دەستی پێکرد و پاشان پەیامی کرانەوەی کۆنگرە لە لایەن بەڕێز عەلی کەسنەزانی ئەندامی پێشوو لە مێژینەی یەکێتی لاوان خوێندرایەوە. بەدوای ئەویشدا زەینی کوردستانی پەیامی کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوانی خوێندەوە. لە درێژەدا بەڕێز حەسەنی شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران پەیامی حیزبی دموکراتی بەو بۆنەیەوە خوێندەوە. پێویستە بگوترێکە زیاتر لە 80 پەیامی پیرۆزبایی لە هەموو لایەکەوە بە کۆنگرە گەیشت بوو کە لە درێژەی کاری ڕۆژانەی کۆنگرەدا هەندێکیان خوێندرانەوە. ڕۆژی دوای کرانەوەی کۆنگرە شەمە ڕێکەوتی پێنجی گەلاوێژ کاتژمێر 9 خولەکی سەرلە بەیانی کۆنگرەی دەرخستنی تواناکان لەژێر دروشمی خۆسازدان بەرەو دوا ڕۆژێکی ڕوون دەستی بەکارەکانی کرد. کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان لە ڕۆژی یەکەمدا بە خولەکێک وەستان بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان بە تایبەتی شەهیدانی یەکێتی لاوان بە سەرپەرستی بەڕێز فوادی خاکیبەیگی بەرنامەکاریەکانی کەوتە بەرباس. لە سەرەتای کاری کۆنگرەدا ئامارێکی گشتی لە ڕادەی بەشداران لە بوارەکانی خوێندەواری، پسپۆڕی، ڕەگەز، تەمەن کە ناوەندی توێژینەوەی کۆمەڵایەتی ڕۆژهەڵات ئامادەی کردبوو لە لایەن بەڕێز فەلاحی ڕەحیمیەوە خوێندرایەوە. پاشان راپۆرتی لێژنەی هەڵبژاردننی کۆنفرانسەکانی کۆنگرەی حوتەم لە لایەن بەڕێز جەلالی ڕەوەنگەردەوە خوێندرایەوە. دواتر کۆنگرە بە دەنگی تێکڕای ئەندامانی شەرعیەتی پێدرا و بە زۆرینەی دەنگ ناو دروشمی کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان لە ژێرناوی دەرخستنی تواناکان و بە دروشمی خۆسازدان بەرەو دوا ڕۆژێکی ڕوون پەسەند کرا.
پاشان فوادی خەکیبەیگی بەرپرسی لێژنەی راپۆرتی سیاسی کۆمەڵایەتی راپۆرتی پێشنیارکراوی کۆمیتەی بەڕێوەبەری گشتی بۆ کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانی پێشکەشی کۆنگرە کرد و دوای هەڵسەنگاندن و تاوتوێکردن و لەبەرچاوگرتنی سەرنج و تێبینیەکانی ئەندامانی بەشدار و جێگرتنی ئاڵوگۆڕەکانی لەلایەن ئەندامانی کۆنگرەوە لە کەشێکی دموکراتیکدا پەسەند کرا. لە درێژەی کاری کۆنگرەدا راپۆرتی کار و چالاکیەکانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لە نێوان دوو کۆنگرەدا خوێندرایەوە. دواتر ئەندامان و میوانانی کۆنگرەی دەرخستنی تواناکان سەرنج و تێبینەکانی خۆیان سەبارەت بەم راپۆرتە و خاڵە بەهێز و لاوازەکانیان خستە بەرباس و دواتریش لەلایەن فوادی خەکیبەیگیەوە وەڵامی پرسیارەکانی ئەندامان و میوانانی کۆنگرە لەو پەیوەندیەدا درایەوە پاشان بە تێکڕای دەنگی ئەندامانی کۆنگرە پەسەند کرا. لە ڕۆژی دووهەمی کاری کۆنگرەدا گەڵاڵەی پێشنیاری ئاییننامەی کۆمیتەی بەڕێوەبەری گشتی بۆ کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان لە لایەن جەلال ڕەوانگردەوە خرایە بەرباس و زانیاری پێویست سەبارەت بە هەرکەم لە خاڵەکانی خرایە ڕوو. دواتر ئەندامانی کۆنگرە ڕاو پێشنیارەکانی خۆیان سەبارەت بەو ئاییننامەیەی بەڕێوەبەری گشتی خستە بەرباس و پاشان لەلایەن جەلالی ڕەوانگردەوە وەڵامی پرسیارەکان درایەوە و دوای تاوتوێکردنی لە کەشێکی ئازاددا بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرەی دەرخستنی تواناکان پەسەند کرا. پاشان گەڵاڵەی کاری پێشنیارکراو بۆ دەرەوەی وڵات خوێندرایەوە و دواتر بەشدارانی کۆنگرە ڕاوتێبینەکانی خۆیان سەبارەت بەو باسە خستە ڕوو. دوای وەڵامی پرسیارەکان بە دەنگی زۆرینەی ئەندامانی بەشداری کۆنگرە پەسەند کرا. دوای پەسەندبوونی ئاییننامەی بەڕێوەبەری و گەڵاڵەی کاری دەرەوەی وڵات بۆ یەکەم جار لە کۆنگرەی یەکێتی لاواندا راپۆرتی ماڵی و دارایی یەکێتی لاوان لەلایەن زاهدی ڕاشدیەوە خوێندرایەوە و پاشان بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرە پەسەند کرا. لە گرنگترین بەشی کاری کۆنگرەدا بەرنامە و پێڕەوی نێوخۆی یەکێتی لاوان پێشنیارکراوی کۆمیتەی بەڕێوەبەری هەڵبژێردراوی کۆنگرەی شەشەمی یەکێتی لاوان بۆ کۆنگرەی حوتی ڕێکخراوەکە لەلایەن بەڕێز حیسامی ئەحمەدیەوە بڕگە بە بڕگە خوێندرایەوە و ئەندامان و میوانانی کۆنگرە لە کەشێکی ئازاد و دموکراتیکدا تێبینی و خاڵی پێشنیاری خۆیان خستە بەرباس و دوای تاوتوێکردنی بڕگە بە بڕگە کە ڕۆژی سێهەمی کاری کۆنگرە بۆ ئەو بەشە تەرخان کرابوو پێڕەوی نێوخۆی یەکێتی لاوان لەلایەن ئەندامانی کۆنگرەوە پەسەند کرا. ئەندامانی بەشداری حوتەمین کۆنگرەی یەکێتی لاوان لە دوایین ڕۆژی کاری کۆنگرە کە لە چوارەمین ڕۆژی کاری خۆیدا بوو لە کەشێکی ئازاد و دموکراتیکدا لە نێو کاندیداکانی خوازیار بۆ بوونە ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری نوێ یەکێتی لاوان ئەندامانی دەستەی بەڕێوەبەری گشتی ڕێکخراوەکەیان هەڵبژار. لەم بەشەی کاری کۆنگرەدا سیستمی کۆتا پێڕەو کرا کە کچان توانیان بە ڕادەیەکی بەرچاو لە بەڕێوەبەری یەکێتی لاواندا جێبگرن. پاشان لە یەکەم کۆبوونەوەی دەستەی بەڕێوەبەری هەڵبژێردراوی کۆنگرەی حوتەم بەڕێز فوادی خەکیبەیگی بۆ جاری دووهەم وەک سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران هەڵبژێردرایەوە. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی نۆی گەلاوێژی ساڵی 1392 هەتاوی ڕێوڕسمی کۆتایی هاتنی کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان خوێندنەوەی پەیامی کۆمیتەی بەڕێوەبەری گشتی هەڵبژێردراوی کۆنگرە بە شایە و گۆڤەندی بەشداران کۆتایی پێهات. دواتر و لە 2005 کۆنگرەدا و لە دووهەمین کۆبوونەوەی دەستەی بەڕێوەبەری گشتی و بە بەشداری سەرجەم ئەندامانی بەڕێوەبەری کوردستان و دەرەوەی وڵات جەلالی ڕەوانگەرد وەک جێگری سکرتێر و ئەندامانی هەیەتی ئیجرایی پێکهاتوو لە فەلاحی ڕەحیمی و چرۆ سۆهرابی و لەیلا محەممەدی و هەروەها دوو ئەندامی دیکەی هەیەتی ئیجرایی لە دەرەوەی وڵات
مێرداد خۆسرەوی بەرپرسی دەرەوەی وڵات و ڕۆژین ئەشرەفی جێگیری بەرپرس هەڵبژێردران. پاشان دابەشکردنی کار لە نێوان سەرجەم ئەندامانی بەڕێوەبەری گشتی کرا. جێگەی ئاماژەپێکردنە کە لە ماوەی دوای کۆنگرە و تا بە ئێستا کۆمیتەی بەڕێوەبەری گشتی 3 کۆبوونەوەی گشتی و 5 کۆبوونەوەی هەیەتی ئیجرایی گرتووە لە کۆبوونەوەکاندا وێڕای خستن بەر باسی راپۆرتی کار و چالاکی بەرنامەی کاری داهاتووی تێکۆشانی ڕێکخراوەییدا ڕشتووە و کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردەی لەو پەیوەندیەدا پەسەند کردووە کە راپۆرتی هەرکام لە کۆبوونەوەکانی لە ڕاگەیاندنەکانی خۆیدا و لە کاتی بەڕێوەچوونی ئەنعەکەس دراوەتەوە. چالاکیەکانی یەکێتی لاوان لە بوارە جۆراوجۆرەکاندا. بواری تەشکیلاتی. لە ماوەی ئەو 4 مانگەدا یەکێتی لاوان لە بواری ڕێخستن و تەشکیلاتیدا کۆمەڵێک چالاکی بەڕێوە بردووە. لەوانە بەڕێوەچوونی کۆنفرانسی ساڵانەی کۆمیتەکانی دەوروبەری بنکەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوان کام کۆمیتانە بریتین لە کۆمیتەی تیشک، ئاسۆ، ئازادی. لە هەرکام لەم کۆنفرانسانەدا دوای تاوتوێکردنی باسە سیاسی و تەشکیلاتیەکان لە دەنگدانێکی ئازاد و دموکراتیک وێڕای هەڵبژاردننی ئەندامانی کۆمیتە بەرپرسانی هەرکام لەم کۆمیتانە دیاری کران. قۆناغی دووهەمی ئەرکەکانی تەشکیلاتی ئاشکرا بە کۆنفرانسی کەمپی کاوە دەستی پێکرد و دواتر لە ناوەندی 1 و 3 کوردستان کۆمیتەکانی هیوا و کۆمەر کۆنفرانسی خۆیان بەڕێوە برد. هەیەتی بەڕێوەبەری کۆنفرانسەکانی پاش کۆنگرەی حوتەم بە بەڕێوەبردننی کۆنفرانسی کۆمیتەکانی پێشەنگ و ژیان لە ناوچەکانی سلێمانی و سەید سادق درێژیان بە کاری خۆیاندا. هەروەها کۆمیتەی سنوور لە ناوچەی پشتەر و بێتوێن کە لەم قۆناغەشدا وێڕایگرتنی کۆنفرانسی کۆمیتە بە میکانیزمێکی نوێترەوە لە پاش کۆنگرەی حوت کاروباری ڕێکخراوەی یەکێتی لاوان دەستی پێکرد. ناوەندێکی دیکەی خەبات و تێکۆشانی یەکێتی لاوان لە بواری ڕێکخستندا دەرەوەی وڵاتە کە لاوانی دموکرات لەم وڵاتانەدا سوێد، هۆڵاند، بلژیک، دانمارک، نۆروژ و چەندین وڵاتی دیکە بەپێی بەرنامەیەکی تەشکیلاتی لە پاش کۆنگرەی حوتەوە کۆنفرانسەکانی خۆیان لەژێر چاودێری دەستەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوان لا دەرەوەی وڵات بەڕێوە بردووە و لە ماوەی داهاتووشدا لە ماباقی ئەو وڵاتانەی دیکەی کە کۆمیتەی یەکێتی لاوانی لێیە بەڕێوە دەبات یاخۆت کۆمیتەیان بۆ دادەمەزرێنێت. ناوەندێکی دیکەی تێکۆشانی یەکێتی لاوان ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لەو بوارەشدا بە شێوەی کاری تایبەت بە خۆی و میکانیزمی تایبەتیەوە بەرنامەکانی خۆیدا ڕشتووە و بەڕێوەی دەبات. کۆبوونەوەی دەستەی بەڕێوەبەری کۆمیتەکانی دەوروبەری بنکەی بەڕێوەبەری گشتی و ماباقی کۆمیتەکانی لاوان کە لەم ماوەیەدا بەڕێوە چووە لەو کۆبوونەوە تەشکیلاتیانە بوون کە تێدا وێڕای هەڵسەنگاندنی کار و چالاکیەکانی ڕابرد و پلان و بەرنامەی کاریان بۆ داهاتوو داناوە. بەردەوامی کۆبوونەوەکانی دەستەی نوێنەری لە دەرەوەی وڵات و یەکەمین کۆبوونەوەی حوزوریان لە وڵاتی نۆروێژ دواکاری ئەم قۆناغەیە. بواری ڕاگەیاندن. ئەم بەشانە لەخۆ دەگرێت: گۆڤاری لاوان، ڕادیۆی لاوان، ماڵپەڕی ئینتەرنێتی لاوان، ڕپۆرتاژی وەرزانەی لاوان لە تیشک تیڤی، بەشی ڕاگەیاندنی کۆمیتەکانی لاوان. گۆڤاری لاوان کە بە شێوەی وەرزانە بڵاو دەبێتەوە لە پاش کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان ژمارەی 51 گۆڤاری لاوان چاپ و بڵاو کرایەوە. لە ڕادیۆ دەنگی کوردستانی ئێران هەر حوتوو بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانی دووشەممە بەرنامەی لاوان بڵاو دەبێتەوە. سایتی ناوەندی یەکێتی لاوان کە ماڵپەڕێکی کوردی لاوانەیە هەوڵ دەدات لە ئاست خواست و ویستەکانی تاکەکانی نێو کۆمەڵگاکەمان و بە تایبەت توێژی لاو هەنگاو هەڵبگرێت و زیاتر گرنگی بە لایەنی پەروەردەیی و دانی زانیاری و ئاشناکردنی لاوەکان بە باس و بابەتەکانی سەردەم و ڕنگدانەوەی ئەو دیاردانەی بەرەوڕووی توێژی لاو بەگشتی و
بە تایبەتیتر لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و سەرجەم لاوانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەبێتەوە ڕۆژانە هەواڵ و راپۆرت و وتاری تایبەت بە لاوان بڵاو دەکاتەوە. بووەندی یەکێتی لاوان وەک ڕێکخراوێکی باوەڕمەند بە پێڕەوکردنی ئەخلاق لە سیاسەت و ڕێزگرتن لە بەها و پرەنسیپە دیپلۆماتیکەکان وێڕای ئەوەی کە لە ئاست هەر چوار پارچەی کوردستان و دنیای دەرەوە پەیوەندێکی بەربڵاوی هەیە لە ماوەیەدا ئەم چالاکیانەی بووە. بەشداری لە کۆبوونەوەی فێدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران، پێشوازی لە هەیئەتێکی کۆمجوان لە ئاڵمان، پێشوازی لە هەیئەتێکی کاروباری پەنابەرانی وڵاتی نۆروێژ، ناردنی نامەی نوێنەری یەکێتی لاوان لە یەکێتی نێونەتەوەیی لاوانی سۆسیالیست سەبارەت بە لە سێدارەدانی لاوانی کورد بۆ ئەندام پارلەمانێکی یەکێتی ئەوروپا، بەڕێوەچوونی کۆبوونەوەی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بنکەی بەڕێوەبەری یەکێتی لاوان و چەند کۆبوونەوەیەکی دیکە لە بنکەی ڕێکخراوەکانی دیکەی ڕۆژهەڵاتی، پێشوازی لە تەرمی شاعری گەورەی گەلەکەمان شێرکۆ بێکەس لەلایەن هەیئەتێکی یەکێتی لاوان لە فڕۆکەخانەی هەولێر و دانانی تاجەگوڵینەیەک لەسەر تەرمەکەی، بەشداری هەیئەتێکی یەکێتی لاوان لە سمینارەکانی تایبەت بە یادی دکتۆر سەعیدی شەرەفکەندی لە دەرەوەی وڵات. بەشی پەروەردە لە ماوەی ئەم 4 مانگەدا کۆمەڵێک چالاکی بەڕێوە بردووە لەوانە بەڕێوەچوونی سمینارێکی تایبەت بە پرسەکانی لاوان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان لە وڵاتی نۆروێژ، بەڕێوەبردنی فستیواڵی وەرزشی هاوینی بۆ ئەندامانی یەکێتی لاوان و کادر و پێشمەرگەکانی حیزبی دێموکرات، بەڕێوەچوونی سمینارگەلێک سەبارەت بە کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان لە وڵاتانی دانمارک، هۆڵاند، بلژیک و نۆروێژ، بەشداری لە ڕێوەڕسمی یادی دکتۆر قاسملو و هاوڕێیانی لە پێرلاشێزی پاریس، هاوکاریکردنی ناوەندی ڕۆژهەڵات بۆ تۆژینەوەی کۆمەڵایەتی بۆ پێکهێنانی خولێک بۆ لاوان و مێرمنداڵانی کەمپی ئازادی، بەڕێوەبردنی شەوە شێعرێک لە ناوەندی سێی کوردستان بۆ چەند شاعیرێکی ڕۆژهەڵاتی کوردستان، بەشداریکردنی ئەندامانی یەکێتی لاوان لە ڕێپەیوانەکانی دژ بە لە سێدارەدانی لاوانی کورد لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە کوردستان و دەرەوەی وڵات. لەو ماوەیەدا یەکێتی لاوان چەندین پەیام و ڕاگەیەندراوی بڵاو کردوێتەوە. پەیام و ڕاگەیەندراو بە بۆنەکانی 25 گەلاوێژ، 26 خەرمانان، 12 ئاگۆست ڕۆژی جیهانی لاوان، بۆ کۆچی دوایی شاعری ناوداری کورد مامۆستا شێرکۆ بێکەس، مەحکومکردنی کردەوە تێرۆریستیەکەی شاری هەولێر، ڕاگەیەندراوی فێدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران سەبارەت بە زەنجیرە ئێعدامەکانی ئەم دواییانەی لاوانی کوردی ڕۆژهەڵات، پەیامی فێدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران بە مەبەستی شەرمەزارکردنی ئێعدامی ڕۆڵەکانی نەتەوەکەمان لە ڕۆژهەڵات، ڕاگەیەندراوی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پشتیوانی لە خۆپێشاندانەکانی ئەم دواییانە سەبارەت بە شەرمەزارکردنی شەپۆلی نوێی لە سێدارەدانی لاوانی کورد.